ئێستا پرسیارێک لەناو هاوڵاتیان دروست بووە کە ئایا ئەو سەوزانەی کە لە بازاڕەکاندا هەن سەرچاوەکەی ئاوی پیسە یان ئاوی سازگارە و شیاوە بۆ خواردن. بێگومان ئێمە هەمومان دەزانین گرنگی سەوزە و میوەکان بۆ تەندروستی ئێمە لە ڕادەیەکی زۆر بەرزدایە. بۆیە پێویستە ئێمە بزانین سەرچاوی ئەو سەوزانە لەکوێوەیە، چ جۆرە مادەیەک بەکارهێنراون بۆ گەورەکردنیان و پەروەردەکردنیان. چونکە ئەگەر هاتوو سەرچاوی سەوزەکە وەکو پێویست نەبێ و تەندروست نەبێ، جگە لەوەی کە ناتوانێت سوودێکی ئەو تۆی تەندروستیمان بداتێ، لەوانەیە زیانی گەورە بە تەندروستی و جەستەمان بگەێنێ. لەگەڵمان بمێننەوە بزانین ئەو سەوزای کە لە بازاڕەکانی کوردستاندا هەیە چۆنە و سەرچاوەکانیان چییە و چۆن بزانین ئەو سەوزەیەیان سەرچاوی بەخێوکردنەکەی تەندروستەیاندا. هەمیشە وتراوە کە خۆراک ڕنگدانەوەی تەندروستیمانە. تاوەکو لە جۆر و پێکهاتەکانی خۆراکی شتێنەگەین، ناتوانین وەکو پێویست بگەینە بایەخە گرنگەکانیان. بنەما گرنگەکانی خۆراکیش بریتین لە کاربۆهێدرات وەک سەرچاوەکانی برنج و دانەوێڵەکان، پرۆتین بە هەردوو سەرچاوی ڕۆچی و ئاژەڵی وەک پاقلەمەنیەکان و جۆرەکانی گۆشت لەگەڵ چەوری کە ڕۆن و بەرهەمەکانی تر دەگرێتەوە. بەڵام ئەم خۆراکانە بە تەواوی ناگەنە خانەکانی لەش و سوود لە وزە و پێکهاتەکانیان وەرناگیرێ ئەگەر هاوکاری نەکرێن لەلایەن تەواوکارە خۆراکیەکانی وەک ڤایتەمین و کانزاکان. ئەمانەش لە خۆراکی ڕۆژانەدا لەوانەیە بڕی پێویستیان تێدا نەبێت، بۆیە دەبێت لە سەرچاوە تایبەتیەکانیانەوە وەربگیرێن، وەک سەوزە و میوە و هەندێک جۆری تری خۆراک. جگە لەم سوودانەیان سەوزە و میوە ڕەگەزی دیکەی تری وەک دژە ئۆکسانەکانیان تێدایە کە بەردەوام وەک قەڵغانێک لە بەرگریکردن لە نەخۆشیەکانی وەک شێرپەنجە کار دەکەن و ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە کەم دەکەنەوە. بۆیە دەبێت سەوزەکان بە بەردەوامی میوانی سەرخوانەکانمان بن. پێشەوەی بگاتە سەر سفرەکان دەبێت سەرچاوی سەوزەکە و شێوازی بەرهەمهێنانی زانراو بن و پشتڕاست بین لە تەندروستیان. چونکە ئەگەری ئەوەی هەیە هەندێک میکرۆب و زیندەوەری زیان بەخش لەسەر گەڵا و قەدی ئەم توخمە گرنگانە گەشە بکەن و زیانمان پێ بگێنن. کوردستان وڵاتێکی تا ڕادەیەکی زۆر کشت و کاڵیە و سەرچاوی زۆری سەوزە و میوەکانی تێدایە. بەڵام هەندێک جار شێوازی بەرهەمهێنانی ئەم سەوزانە تەندروست نین. ئەمەش کێشە و دڵڕاوکێ بۆ هاوڵاتیان دروست دەکات. نمونەی ئەمانەش ئاودان و بەرهەمهێنانی سەوزەیە بە ئاوی پاشەڕۆی ماڵان و زێرابەکان. تیمی ساڕێژ وەک ئەرکێکی پیشەیی خۆی و لە پێناو تەندروستی هاوڵاتیانی کوردستان بە دوواداچوونێکی زانستیانە بۆ ئەم بابەتە دەکات. تا لە سەرچاوی سەوزە تێبگەین کە چۆن دەچێنرێن و شێوازی تەندروست پێویستە چۆن بێت، دەچینە سەردانی جوتیارێک. مەناف فارس دەرچووی پەیمانگەی کشت و کاڵە. بەردەوام خەریکی بەرهەمهێنانی سەوزە و هەندێک بەرهەمی دیکەی وەک هەنگوینە. ئەو لە ڕووی زانستیەوە زۆر گرنگی بە بەرهەمەکانی دەدات. دەربارەی شێوازی زانستی چاندنی سەوزە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاک حاجی، مێژووی سەوزە و تەڕە و ئەوانە لە کێکۆ مرۆڤ بەکاری دێنێ؟ ئەوانە مرۆڤ لە قەدیمدا سەوزەی چاندیە و خواردیە، یعنی تەتاوری چاندنی سەوزە و میوە لەگەل مرۆڤ بووە لە مێژوودا و لە عێراقیشدا زۆر لە قەدیمەوە ئیشارەتی بە چاندنی سەوزە و میوە دایە. درێن بابلیەکان لە پێشی سەدەی هەشتەمی پێشی زاینی ئەو سەوزەیان چاندیە و دلیلیش ئەوەیە کە تابلوویەکی قوڕیان
دوزیتیانەوە لە شوێنەوەری بابلیەکان تقریبا 16 تومار کراوە لەناو ئەو تابلوویە لەوانە برین تەرەتولەیە کەلەمە خاصە سلقە شەوەندەرە تورە سلکی سوورە خیار و تەروزیە ئەوە هەمووی تێدایە دەڵێن ئەو وەختە تەمەنیان درێژ بووە نیە هەموو شتانیان خواردەوە تەمەنیان باش وەک حاجی ئێستا لە کوردستان چەندەوە سەوزە هەیە ینی لە چەند جێ دێتن ینی سەرچاوەکانی سەوزە لە هەرێمی کوردستانە ئێستا لەکوێ ینی چەندی بەرهەمی ناوخۆ چەندی دەرەوەیە والله قوربان بەرهەمی ناوخۆمان هەیە تەرەتولە و کەرافس و جەرگیرمان نەبوو پێشی ئێستا ئەویش ئێستا دەچینن و قڕاد و کەرافس و خاص و بروکلی ئەمن خۆم یعنی پێرار من یعنی تقریبا 3-4 دونەمە چۆندە بەس مەعلەسەف ینی سەقافای خواردنەکەی خۆمان ئێستا بوو بروکلی بوو هەندێک چشتی باشە بەس بوو بروکلی ئەمە کەمتر کەمتر بروکلی دەخۆم ئێستا پرسیارێک دروست بووە لەناو خەڵک وەکو بڵێ متمانەیان کەمتر بۆ تۆ بە سەوزەی خۆمان لەسەر شێوازی ئەوەی چۆن ئەم سەوزەیە پەروەردە دەکرێت ئایا بە ئاوی پیسە ئایا بە دەرمانی کیمیاویە زیاتر وەکو کەسێک کە کاری تۆ ئەوەیە سەوزە بەرهەم دەهێنی میوە بەرهەم دەهێنی ئەم بابەتە ڕاستی هەیە ئایا سەوزەی وڵاتی ئەمە خراپە ئێستا بەێ حەقیقەت لە هەندێک شوێندا زوربەی سەوزەی خۆمان بەرهەم دەهێنرا بە وەستای ئاوی بەکارهێنرا و ئەو ئاوی لە هەولێری دەردەچیتن و عەلە ئەساس ئاوەکی خراپە ئاوی قورسی پاشەڕۆکان پاشڕۆکان و مەجراەکان بەوەیان ئینتاج دەکرد بەس خەڵکەکە ئێستا وەکو گوتمان کە سەقافەتی سەحی پەیوە بووە لەکرد خەڵکەکەەوە وەختەی دەچیتە بازارێ دەکریتن دەزانیت و دەپرسیتن مەسەلەن ئەو کەسانەی کە بە ئاوی خاوین و سازگار ئاو دەدەن بەلکو بەرهەمی ئەوانیان دەوێت و سعریشی زیاتر پێ دەدەن کەسێکی وەکو جەنابێت کە ئەو سەوزە و میوەی بەرهەمی دەهێنی بە ئاوی سازگار و بە ئاوی خاوێن ئاو دەدرێت جگە لە ئاو چەند مادەی تر هاوکاری دەکا بۆ ئەوەی ئەم سەوزەیە دروست بێت چکە ئێستا کێشەکە بەس لەسەر ئاو پیسەکە نییە دەڵێن زۆربەی زۆری ئەم خانووە شوشەیانی کە یان ئەم خانوو نایلۆنیانی کە بەربوومەکانی تێدا دەچێنرێ مادەی کیمیاوی زۆری تێدا بەکاردەهێنرێ طبعا بەردەوام تەحاڵبی بەحری و ئەو ئەسمیدای کە سەهلە بێتە مشتن بەوەستای گەڵا و بە ئارد و ئەمەش زیاتر پەینی سروشتی و سەرچاوی سروشتی هەموو شتێکی ئەمە تقریبا هەر فول دەکەین لە پەینی سروشتی تێکەڵاو پەینی مریشک و پەینی ئاژەڵەکانی تریێ وڵاغی یعنی تقریبا هەتا 56 عربۆنەی دەستی هەتا هەندە جۆرە دەگەین نوهەت عربۆنەی تێدەکەین بۆ هەر خۆنیەک ئەوە پۆشە پەرت و بەڵاو دەکەین ئەو جا جوود دەکەین پاشی جوودکردنەکەش پێشوەستیش طبعا بۆ ئەوە بین هەر خۆنیەک تقریبا 15-20 کێلووی سەمادی معدەنی دەدەینی کە پێ دەرین نایتروجین کە پێکاتوە لە نایتروجین و فسفۆر و پوتاس ئەو ڕەگەزانە مهمە لە ناوێ هەبێت بەێ ئەوە لە نۆ بن چونکە کشتتوکال ئیلە بەو شتانە هەبێ پەروەردە بکەین چاندن و پێگەیاندنی سەوزە و میوە ماندووبوون و دڵسۆزی دەوێت هەتا بە ویژدانێکی ئاسوودەوە بەرهەمەکان بگاتە دەست بەکاربەر و ئەوانیش بە متمانەوە لەسەر خوانەکانیان دایبنێن. حاجی مەناف باسی کڕیارەکانی دەکات. ئەو دەڵێ هاوڵاتیان ئێستا بەرهەمێکیان دەوێت کە لێی دڵنیا بن. بۆیە ڕۆژانە چاوەڕێی سەوزەی ئێمە دەکەن. بەڵێ لەو کاتێک کە خەڵک دەزانیتن ئەمە سەوزەی ئێمە بەرهەمهێنانی سەوزەی ئێمە بە ئاوی سازگار بەرهەم ئەهێنین لەو کاتەدا لە بازار زۆر ئیقبالیان لەسەر بەرهەمی ئێمەیە
کات هەیە بەقال ڕادەوەستیتن هەتا بەرهەمی مەدەگەتەجی ئەوجۆ دەکریتن خاصەتەن چونکە ئەوەن دەزانن ئەمە دەرمانی خراپ بەکارناینین ئاوی پیس بەکارناینین دوای ئەو بەرهەمی خۆمان هەمووی تدریج و فەرز دەکەین لێک جوایز دەکەینەوە مثلا درجة ایک جوایز دادنین درجة دو جوایز دادنین یعنی او بقالای دکریتن لأمینه که او مالای کری که او مالا غل و غشی تیدانیه لبروی دائما انتظار دکتن حتی برهمه ما دگت بازار رو او برهمه بیبتن و احتمال پارکی زیادتریش پی بده جوتیاری و بەرهەمهێنانی سەوزە و میوە ئەگەرچی بۆ پەیداکردنی بژێوی ژیانە بەڵام جوتیاری نمونەیی ئەو کەسەیە کە سەرجەم بدەما زانستی و تەندروستیەکان لەبەرچاو دەگرێت. باشە هۆکاری چییە هەندێک لەو کەسانە کاک حاجی ئاوی پیس بەکارهێن یعنی سەبەبەکە هی ئەوەیە کە ئێمە سەرچاوی ئاومان کەمە یان بۆ قازانجی زیاترە واللهی ئەکید بۆ قازانجی زیاترە چونکە ئەوجی ئەو لێ دەکەن ئەوی بەلاش متەوەفرە ئێمەژی ئەوەکەی ئێمە تقریبا 3 دەفتەر لە سەرمان تەکلیفی کردی هەتا ینی بڕێکی تێچووی زۆری دەوێت هەتا هەتا ئەو بەدەست ئەی لە ڕووی یعنی ئەو ڕێو شوێنانی کە بڵین حکوومەت دایناوە ئاوی پیس قەدەغەیان نە ئەکید قەدەغەیە دەمەوێت بزانم لە ڕووی زانستیەوە جیاوازی نێوان بەرهەمێک کە بە ئاوی سازگار و یەکێکی تر کە بە پاشەڕۆ پێگەیشت بێت چییە؟ بۆیە دەچمە کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر. لەوێت چەند پرسیارێک لە دکتۆر خالید ئیسماعیل سەرۆکی بەشی پیشەسازی خۆراک لەم کۆلێژە دەکەم. لە کوردستان باز لەوە دەکرێت کە سەوزە و میوە بەشێکیان بە ئاوی پیس و هەندێکیان بە ئاوی سازگار ئاو دەدرێن. ئەگەر لە ڕووی پێکهاتە خۆراکیەکەی ئەم سەوزە و میوانەوە ئایا چ جیاوازیەک هەیە لە بینی ئەوەی کە بە ئاوی پاشەڕۆ و بیرەکان ئاو دەدرێت لەگەڵ ئەوەی کە بە ئاوی خاوێن و سازگار و ئەو مەترسیانە چین کە لەو بوارەیە دروست دەبێت ئەگەر هاتوو بە ئاوی پیس ئاو بدرێت. تەوان دووشتمان هەیە ئاوی پیسمان هەیە ئاوی خاوێنمان هەیە. یەکەم شت ئەگەر هاتوو بە ئاوی خاوێن ئاو بدرێتن ئەو ئاو پاکە هیچ میکرۆباتێکی تێدا نییە خاوێنە لەو کاتەدا هیچ تەسیرێکی لەسەر نەباتەکە نابێت نەباتەکە بە شێوەیەکی باشتریش گەشە دەکاتن و ملایمترە لە بۆ نەباتەکەی بەڵام ئەگەر هاتوو بە ئاوی پیس ئاو بدرێتن سەوزە و میوەکان لەو حالەتەدا ئەو ئاوە پیسە احتمالە جۆرەها میکرۆباتی تێدا بێ ئەو میکرۆباتە ئینتقال دەکات لەسەر سەوزە و میوەکەی لەو کاتێدا بە ئەو کەسەی دەیکڕێتن چونکە میکرۆباتش بە چاو نابیندرێت مشکلەکە لێرەیە ئەو میکرۆباتی کە لە ئاوی پیسەکەی نەقڵ دەبێت لە بۆ سەوزە میواتەکەی بە چاو نابیندرێت تەنها بە مایکرۆسکۆپ دەبیندرێتن لەو کاتێک کە نەقڕ بۆ ئەو کەسەی دەیکڕێتن دەیخواتن کە خواردی دەستە ناو جسمی ئینسانی ئینسانەکەی تووشی تەسەموم غیزایی دەکاتن ژەهراوی بوونی توش دەبێت و یەکسەر دەبێت داخل بکرێت کەواتە مەترسیەکە لێرە ئەوەیە لە ئەنجامی ئەوەی کە ئەو سەوزە و میوەیە کە بە ئاوی پیس ئاودراوە ڕێژەیەکی زۆر بەکتریا لە خۆی هەڵدەگرێت ڕێژەیە هیچ جێورە نیشانەیەک هەیە لەوەی کە کەسێک بچێتە بازار بتوانێت جیاوازی بکات لە بینی ئەو سەوزەیان بە ئاوی پیسیان ئەو سەوزیان بە ئاوی سازگاریانە بێ فرۆشیارەکە ئەو شتە بڵێ یەکەم شت ئەو کەسێک کە دەچێت مەسەن سەوزە میوە دەکرێت دەبێت تەماشا بکە مەسەن واڵەت بە چاو مەزهریان یان شکلیان تەماشا دەکەی ئەو سەوزە میوەیە سەوزە میوەیەکی هیچ پەڵەکی لەسەر نییە ژەنگێکی لەسەر نییە یان داخورانێکی لەسەر نییە ئەوەی بە ئاوی سازگار ئاو دەدرێت ڕەنجی جوانترە سەوزترە بەڵام ئەوەی بە ئاوی پیس ئاو دەدرێتن یعنی ئەتیمالە تۆزێک ڕەنگەکەی بگۆڕێ ئەو کەسێک کە دەی بکرێت یەکەم شت کە سەوزە میوە دەکرێت ملاحازەی شتێ بکە تێبینی بکە نەک هەر بچی بیکڕیت بەشێکی زۆری ئەو سەوزانە ناکوڵێندرێن یەکسەر ئامادە دەکرێت وەکو کەرەوزە وەکو تەڕەتیزەیە کە لەسەر خوانەکاندا دەندرێت نمونەیەترین ڕێگا بۆ خاوێنکردنەوەی ئەم سەوزانە چییە؟ شتێک هەیە زۆر گرینگە ئەوەیە ڕۆژیاری و هۆشیاری
هاوڵاتی بەڵێ. هاوڵاتی دەبی ڕۆشنبیری هەبی لەسەر سەوزۆی میوەی ناکرێ مەسەن ئەگەرێت بچی دوکانێکی سەوزێ و بکڕی و یەکسەر بیخۆی ئەویان زۆر هەڵەیە پێویستە ئەو کەسێک کە سەوزۆ میوەی دەخواتن ینی دەیکڕێتنی بستەوە ماڵێ لە سوپەرمارکێتەکانیش هەندێک ماواتی منەظف هەیە بەڵام دەتوانی ئەگەر دەستیش نەکەوت ینی کەواتە یەکەم هێڵ ئەوەیە کە محاولە بکرێ ئەو مادانە پەیدا بکرێت کە سەوزۆمیە پێ دەپێشێت وەکو ئەوانەی ماوادی خاصەیە تایبەت هەیە بە شێوەی پاودەرن بڵێ ئەوانە بە شێوەیەکی وە ئامادەکراون ئەوانی لە کوردستانە هەن باشن ینی ناتوانین برین باشە یان خراپە دەبی تەجاربی لەسەر بکەین بەڵام ئەوانە تایبەتن بەو بابەتەی یان سەوزەمەوەی پێ دەشوێەوە حالەتێکی وقایە پاراستنە خۆ پاراستنە خاڵ یەکەم ئەوە شتێکی باشتر لەوەیە تو هیچ تەعاملێکی نەکەین خاڵشکە هەیە ئەگەر نتوانی مەسەن نەچێت سوپەرمارکێت بەدەست نەکەت هەلەمارەوە یان تشتێک ئاو دەینی خۆی تێ دەکەی بەڵام زۆر خۆشتێ نەکەی ینی سوێری دەکەی کە سوێرت کە سەوزەمەوەیەکەی ناودادنی بەڵام نەگەت و سەوزەمەوەکەت لە ناودانا و یەکسەر بیشوێەوە کات زۆر گرینگە پێویستە مەسەن بۆ ماوەی نیو سعات بەجێ بهێڵ نیو سعات بەجێ بێری تاکو ئەو خێواوە تاسیر لە بەکتریایەکەی بکە بەکتریایەکەی لە ناو باتن لەو کاتەیدا مەسەن بشی خۆی بەرزبوونەوەی ڕێژەی خوێ لەناو ئاوەکەەوە دەکە بەکتریاکە بە کڕۆمیکرۆباتەکان لە ناویدا خۆیان ناگرن و وشکبوون دەکەن وشکبوون دەکات لە ناوی دەباتن و خاڵش کەش گرینگە مەسەرەن مانجی حوت لە مەتعام وشتیوە مانجی حوت ئەو سەوزە و میوە وا باشترە نەخورێ باشترە لە مانجی حوتت لە مانگەکانی هاوین لە مانگەکانی حوت ینی نەشاتی بەکتریای گەرم دەبی لەو حالەتێککە گەرم بوو ئەو میکرۆباتانە نەشاتیان زیاد دەبی بە شێوەیەکی خێرا گەشە دەکەن مەسەن بۆ نمونە کۆلێرا لە مانجی هاوت بە شێوەیەکی بەرفراوان گەشە دەکات لەبەرەوەی جەوەکەی ملائیمە لەو حالەتەی تووشی نەخۆشیمان دەکەوە باشە لەو مانگانەش نەخورێتن ئەو سەوزە و میوێ پاش ئەوەی کە دەشورێتەوە تا چەند دەتوانانی ئێمە لە ناو بەفرگرەکان هەڵی گرین لە ماڵەوە ئامادەیکەین هەوای لێ ببڕین لە ناو نایلۆنیکەین بە کەڵکی ئەوە دێ بۆ خواردن ئەمەش خاڵێکی زۆر گینگە مەسەرەن کە پاش توشتنەوەکەی سەوزە و میوەکە ینی لە ناو لەو گۆڕێدانە لە جەوی تەبیعی چونکە لە جەوی تەبیعی دەرەجەی 25 و 27 ئەو میکرۆباتانە ئەگەر پاش توشتنەوەش سەر لە نوێ نمو دەکاتەوە احتیمالە هەندێک لە بەکتریاکان لە ناو چوون بەڵام احتیمالە هەندێک لە بەکتریاکان سپۆریان دروستکردی ئەو سپۆرانە کە جەوەکەت ملائیم کردەوە نمو دەکات خاڵەکە زۆر گرینگە کە پاش ئەو ئەتو ئەو سەوزەمەوە چوشتەوە بە شێوەیەکی زانست و تەندروست لە ناو سەلاجەدانێ تا نەشاتی ئەو بەکتریانێک کەەوە نمویان ڕاوەستاوە گەشە نەکەنەوە. ئەو زانیاریانی کە لە بەشە جیاوازەکانی کۆلێژی کشتتوکاڵ دەدرێنە قوتابیەکان تایبەتن بە تەندروست پێگەیاندنی بەرهەمە کشتتوکاڵیەکانی وەک سەوزە و میوەکان تا ئەوانیش لە پاشە ڕۆژێکی نزیک بتوانن کۆمەڵگایەکی ساغڵەم بە بەرهەمە تەندروستەکان پێبگێنن. چرا ئیبراهیم قوتابی کۆلێژی کشتتوکاڵە وەکو قوتابیەک و لە هەمان کاتدا وەک خاتوونێک باز لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ سەوزە دەکات. ئەمە گەر لە ماڵی شەرنی هەر بە خۆمانەوە سەوزۆمیەوە بکرێن و بازاری بکەین لەوانەیە هەندێک جار مەجال نەبیتن پیاوەکان لە بۆمان دەینەوە ماڵێ ئەوان نازانن کڕین و ینی هەندێک هەتە ژنەکانی ئەمەش هەندێک شارەزانینە پیاوەکانمان شارەزایی ئەوهایان نییە ژنەکانمان شارەزای ئەوهایان نییە لەبەرەوە ئەمن وەکو اقتصاسی خۆم لێرە گەر دەردەچمەوە ئەوانەی کە ڕۆژانە تێستی لەسەر دەکەم و خواردنەکان شتەکان کو دەکڕێتن و بخورێ کو شازی شوشتنەوەکەی حازرکردنەکەی ئەوانە پیاوکە ئەگەر لە دەرێ لەوانەیە لە بە ڕۆژی دابنرێتن نەرم دەبیتن ئەوەوە ڕێژەی ئاوی زیاد دەکاتن بەکتریا و ئەو شتانە لەسەری گەشەی دەکاتن ئێمە ئافرە دەینتەوە ماڵی نازانیتن ئەمە بەزۆ دەزان ئەگەر نەرمە یانەوە ڕەنجی گۆڕایە لە هەندێک جار بە تەبیعی وەری دەگرین چونکە شارەزایەتی ئەو تۆمان نییە لەبەرەوە ئەوانەی کە دەیننەوە مەسەلەن بابەبرا پیاوەکان کە دەینەوە لە بۆمان پێویستە ئەو جێی کە نەرمە لێ بکرێتەوە یانەوە تا فڕێ بدرێ باشترە هەر ئەو قەتعا چونکە ئەلێرە ئەو شتانی ئەمە دەیبینین لە ژێر میکرۆسکۆپ و ئەو شتانە تەماشای دەکەینەوە ئەگەر کەسانی دیکە ئەگەر خانمەکانمان پیاوەکانمان لە دەرێ ئەو شتانە ببینەوە زۆر لێ دوور دەکەنەوە بە هەندێک جار هەیە ینی زیاد لە پێویست مەسەلەن ئەتوو ئەو سەوزەی دەیکڕی لە 150 زیاتر ینی تێکتۆ لە بە ڕۆژە یان زۆر مایتەوە یان نەرم بووە ئەوە بە کەلک نایەتن ینی ئەو قەت لێ بکرێتەوە فڕێ بدرێتن باشترە بە کوڵان و بە خێوا و کویان هەندێک مەوادی دیکە هەیە
هەموو وەختێک چارەسەر نییە یعنی کوڵانیانەوە باشترە فڕێ بدرێتن. ئەگەر بەرهەمی سەوزەکان بە ئاوی سازگار و توخمە سروشتیەکان پەروەردە نەکرێن، ڕێژەی توشبوون بە چەند نەخۆشیەک زیاد دەکات. زەینەب سیروان گرنگترین ئەو نەخۆشیانەمان پێدەڵێت کە لە سەوزەیەکی بە ئاوی پیس بەرهەمهێنرا و تووشمان دەبن. ئەگەر بین سەرەتا باسی پیسبوونی سەوزە و میوەکان بکەین یاخود هۆکاری پیسبوونیان یاخود هۆکاری توشبوونیان بە بەکتریا ئەوە دەتوانین پۆڵێنی بکەین لە بۆ دوو بەش. لەوانەیە لە هەندێک شوێن چەلگەمان هەبیتن کە ئەو شوێنەی ئەو سەوزە و میوەی لێ دەچێندرێتن بە ئاوەکی پاک ئاو بدرێتن کە ئاوی ژێرزەویە یاخود هەر ئاوەکی دیکە بەڵام پاکە. لەوانەیە لەو سەوزە و میوە یاخود لەو چەلگەیە ڕێژەی بەکتریاکان بەو شێوەیە نەبن کە کاریگەری و نەخۆشی زۆر بۆ ئەو خەڵکانە بگوازنەوە کە دەیخۆن. بەڵام ئەگەر بینە شوێنێ چەلگەیەکە ببینین کە بە ئاوی پیس ئاو دەدرێت ئەویش ئاوی مەسەلەن زێرابەکانە یاخود پاشەڕە و ئەوانەیە ئەوە لەوانەیە ئەو بە شێوەی زیاتر بەکتریاکان وەربگریتن لەبەر ئەوەی کۆمەڵێک بەکتریامان هەیە لە ناو ئاو کە ئاو پیس دەکاتن. گرنگترین بەکتریایان بەکتریای ئیکۆلایە کە بە شێوەی زوو تێکەڵی خاک و هەروەها ڕەگی ئەو سەوزە و میوانە دەبێتن و دەچتە سەری. باش ئەوەش ئەگەر بین دووبارە هۆکارێکمان هەیە لە بۆ پیسبوونی سەوزە و میوەکان ئەویش لە شوێنی فرۆشتنیانە. لەوانەیە هەمویان لە مارکێتەکان نەفرۆشرێن کە پلەی گەرمیەکی یاخود مەسەلەن بڵین لە پلەکی گونجاو بن لەوانەیە لەسەر جادەکان و لەسەر عارەبانەکان بفرۆشرێتن کە لەسەر جادەکان و لەسەر عارەبانەکان فرۆشرا ئەوە ئەکید لە مۆقعەکەی لە شوێنەکەی شتی پیس هەیە لەوانەیە زبڵ هەبیتن یا هەر هۆکارەکی پیس بوون لەوێ دووبارە بەکتریای وەردەگریب و ئەگەر ئەو بەکتریانە لە ناو نەبرا و خەڵکە ینی هەر بەو پیسیە خواردی لەوانەیە ڕێژێک لەو بەکتریانە تێکەڵی هەواخین و جسمی ئەو کەسەی ببن و لەوێن دەرەوە تووشی نەخۆشی دەکەن. هەموو بەرهەمێکی کشتتوکاڵی جگە لە ئاو پێویستی بە چەند توخمێکی تری گرنگ هەیە تا بە شێوەیەکی ئاسایی پێبگات. بەڵام بەکارهێنانی پەین و قڕکەرەکان شێوازی زانستی تایبەت بە خۆیان هەیە چونکە جۆری پەینەکە و بڕەکەی لەوانەیە زیان بە تەندروستی بگەێنێت. بۆیە ڕێزدار بەختیار قوتابی بەشی پیشەسازی خۆراک لەم ڕووەوە هۆشیاری دەدات. سەوز و میوە دوون لەو بەربوومانەی کە خواستێکی زۆرە لەسەر و خەڵکیەمە بەکاریانێنێ ینی ڕۆژانە جا لێرە ئەمەوە بڵێم وەکو ئامژگارێک و پێشنیارێک بۆ برا جوتیارەکان کە لەوانەیە بەگراوندێکی زانستیان نەبێت لەسەر لەوانێت تەجروبیان هەبێت لەسەر چاندنی بەربوومەکان بەڵام بەگراوندێکی زانستیان لەسەر ئەو خواردنە ینی ئەو مادە کیمیایی کە بەکارێنن بۆ پەرسەندن و ینی گەشتەکردنی ئەو سەوز و میوانی کە ئەیچێن و ئەی خەنە بازارەوە ینی کە خەڵک بەکارێنێ دوایی مادە کیمیاکان کە بەکارێنرێت بۆ سەوز و میوەکان تەسیرەکە لە مەسەرەن گۆڕانکاری لە جیناتی ئەو سەوز و میوانەیەکە جا ئەوانش بە شێوەی ڕاستەخۆ بیان ناڕاستەخۆ کاریگەریان لەسەر جسمی ینی جسمی ئینسان ئەبێت. لێرە ئەمێ وەکو ئامژگارێک بۆ جوتیارەکان یان ئەو مادە کیمیانی کە بەکارێنن بە شێوەی پرسیارکەن لەو کەسانی کە بەگراوندی زانستیان هەیە لەو بوارەیە و ینی بە ڕێژەیی بەکاری بێنن. فرۆشیارەکانی سەوزە لەوانەیە کەسانێک بن کە زۆرترین شارەزاییان هەبێت لە جیاکردنەوەی سەوزە تەندروست پەروەردەکراوەکان لەوانی دی. بۆیە لە یەکێک لە بازاڕە میلیەکانی تایبەت بە میوە و سەوزە لە شاری هەولێر ئاسۆ محەممەد دەدوێنم. ئەو نزیکەی 18 ساڵە سەوزە دەفرۆشێت. کاگا ئاسۆگیان ئەو تەڕە و سەوزانی لەکنەت و هەیە بە ئاوی خاوێن ئەو درینە یان بە ئاوی مەجرا و پیس. وڵای دکتۆر جان ئەمە لەنەوەتەوە سەوزەی دەفرۆش هەنیان هەموو فەلاعەکان برادر و دۆست بن. ئەمە ڕسقی من لە چێ لێ بادەکەم ئاسان دەچم دەینم لە بنەسراوی بە ئای بیریە. ئێستا نمونە لۆ دەبینەوە دەبینین لا دەزیان سەوزە دە بازاریان 8 بازارە 6 بازارە سەوزەی من 3 بازاری دەفرۆشم دەبەچە گران دەینم دکتۆر. سەوزەش ئەگە ئای پیس بوو بۆنکە ئەگە بۆن ساردی لێ هات
ئەوە دەکە ئارێ وەڵا بەکەلنگ ئارێ ئێستا نمونە ئێستا و کەرۆزی منە ساوا یەکەم بەرە ئەو ڕووینە بۆنیکە بۆنی کەرەوزەکە خۆیەت فەرمونون تەمەشایکە ئەوە لە مارێ بژاریشی دەوێ لە مارێ 4-5 پارچێت زانقلە زەردە چییە؟ ئەگە ئای خانچکەلو هەموو ئای بیر ئای مڕە شەمانەیە بیرمانەیە هەمووی خاوێن تەنسیباتە چ خاین دەرەجەیەک بە ئایپا دەبێت متاکیت بزانە ئاوە چونکە لەو سەوزەیەوە ئەگەری زۆر هەیە کاگەر هاتوو بە ئاوی پیس بێ نەخۆشی زۆر خەتەرناک زۆر ترسناکتەنانێت مەترسی لەسەر خۆشت و براکەشت دروست دەکات کە لێرە ئێوە دەستکاری دەکەن و ڕۆژانە ئەویان پێ دەکەن لێ بەس باشتر وایە ئێوەش زیاتر ئاگاتان لە خۆتان بێت هاوڵاتیانیش پێویستە کاتێک کە ئەو دەبنەوە ماڵەوە ڕاستە بە ئاوی خاوێنیش ئەو درەوە بەڵام هێشتا هەر پێویستی بەوەیە کە بە خوێیا و یان بەو مادانەی کە تایبەتن بە شوشتنەوەیان لە ناو دەکرێت بشۆرێت وانە ینی ناکرێت لە بڵین لە بەرەوەی ئاوەکەی سازگارە بەڵام وەکووتمان بۆ ئەوەی بتوانانی سەوزەیەکی خاوێن و ڕێک و پێک و تەندروست دەستکەوێت دەبی نەختێکماندی. لە بواری کشت و کاڵدا بۆ ئەوەی بەرهەمێکی ڕێک و پێک و تەندروست و باش و ناسک و سەوزت دەستکەوێ ئەبێ هەر لە سەرەتای تۆکردنیەوە گرنگی پێ بدەیت ئاوێکی خاوێنی بۆ دابین بکەیت پاشان ئەو مادانەی کە بۆ گەورەکردنیان بەکاردێنی پێویستە تا بکرێ سروشتی بێ بۆی تام و بۆن و بەرامەکەی و سوودە تەندروستیەکانی هەمووی سروشتی و گرنگ بن بە هەمان شێوە تەندروستی خۆشمان ئەگەر بمانەوێت تەندروستیەکی باشمان هەبێت پێویستە ماندوو بین هەتا سەرچاوەیەکی خۆراکی تەندروست پەیدا دەکەین و بەڵانسی دەکەین لەگەڵ هەموو ئەو سەرچاوانەی تر کە ڕۆژانە وەریان دەگرین تاوەکو بەروبوومەکەی کە لەش ساغیە بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک وەربگرین و خۆشحاڵی و خۆشبەختی بخەینە ناو خێزان و کۆمەڵگەکەمانەوە و لە نەخۆشیش دوور بین هەر شاد.